بەهۆی زیاتر لە 160 بەشداری نەکردنی خەڵک لە هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ڕێژەی کورسیەکانی ئۆپۆزیسیۆن بەراورد بە کورسیەکانی حیزبەکانی دەسەڵات کەمی کردووە بە شێوەیەک لە 40 کورسی دابەزیوە بۆ 21 کورسی. ئەمەش کاری ئۆپۆزیسیۆن بوونی بەراورد بە خولی چوارەم قورستر کردووە. بۆیە ڕەنگە باشترین ڕێگا بۆ زیاتر بەهێزبوونی ئۆپۆزیسیۆن دروستکردنی هەماهەنگێکی تۆکمە بێت لە نێوان حیزبەکانی ئۆپۆزیسیۆن کە تا ئێستا ئەوە بەدی ناکرێت. کاریگەری ئۆپۆزیسیۆن بە کورسی ناپێودێ بەڵکو کاریگەری ئۆپۆزیسیۆن بە هەڵوێستە سیاسیەکانیەتی بەو پرۆژە و کار و چالاکیەکانیەتی کە پێشکەشی دەکات و بەو هەڵوێستانەتی کە لە هۆڵی پەرلەمان وە لە دەرەوە لە ناو خەڵک پێشکەشێکە چکە هەمومان دەزانین ئەو هەڵبژاردنەی کرا تقریبان 135 هاوڵاتیان بەشداری کرد 165 بایکۆتی کرد. ئۆپۆزیسیۆن دەتوانێت ببێتە نوێنەری ڕاستەقینەی ئەو 165شی کە بایکۆتی هەڵبژاردنەکانیان کردە و باوەڕیان بە پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی سیاسی نەبووە لە هەرێمی کوردستان. بۆیە من پێم وایە ئەگەر هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەو سێ هێزە هاودەنگ بن و ڕێک بن و بەیەکەوە کار بکەن ئەتوانن کاریگەری زۆریان هەبێ و ئەتوانن دەسەڵات ناچار بکەن بەشێک لەو پرۆژانەی کە پرۆژەی ئۆپۆزیسیۆن کە لە ڕاستیدا پرۆژەی خەڵکن دەتوانن جێبەجێ بکەن. ئێمە ئۆپۆزیسیۆنێکی کارا دەبین پشتیوان بەخوای گەورە ئۆپۆزیسیۆنێکی چاونەترس و چاودێرێکی چاوتیش بەسەر کاروباری حکومەتەوە. کۆمەڵی ئیسلامی کوردستان کە وەکو حیزبێکی کاریگەری کوردستان و خاوەنی 7 کورسی پەرلەمانی کوردستان بڕیاری داوە ئۆپۆزیسیۆنێکی کارا بێت. هەمیشەش بڕوای وابووە دەبێت سیاست و حیزبایەتی و ئۆپۆزیسیۆن بوون بە ئەخلاقەوە بکرێت و بۆیە بەردەوام بەکاری باشی گوتووە باش و بە خراپیشی گوتووە خراپ. کۆمەڵی ئیسلامی یەکێک لە پرەنسیپ هەرە جوانەکانی کە کردوێتی بە نەخشە ڕێگای داهاتوو بۆ کاری ئۆپۆزیسیۆن ئەوەیە کە بە ڕەوشت و ئەخلاق و مامەڵەی دینداریانە و بە بەرنامەی تایبەت بە خودی کۆمەڵی ئیسلامی لە داهاتوودا کار بۆ ئۆپۆزیسیۆن بوونی دەکات. لە ئێستاشدا ئەو حیزبە پێی وایە سەنگ و قورسایی ئۆپۆزیسیۆن بە ڕێژەی کورسیەکانی نییە بەڵکو بە پرۆژەکانیەتی. دەبێ حیزبەکانی دەسەڵاتیش ئەو ڕاستیە قوبوڵ بکەن و بربەز نەخەنە بەردەم پرۆژەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر نا لەلایەن خەڵکەوە نیشانەی پرسیاریان لەسەر دروست دەبێت. ئەبێ دەسەڵات ئەوەی قبول بێ کە ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستاندا گرفت نییە لە بەردەم پرۆسەی سیاسی هاوشێشەیەکی تەواوکاریە بە هەموو ئەو لایەنانەی کە لە حکومڕانیشدان بۆ چارەسەری قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا. بەداخەوە ئەم جۆرە لە تێڕوانینە هەیە کە ئۆپۆزیسیۆن بە دوژمن بە تەگەرە بە بربەست لە بەردەم پرۆسەی سیاسی ناسێنراوە. بۆی بەڕاستی دەبێت ئەم جۆرە لە دید و تێڕوانینە بگۆڕێ. بەڵێ ئۆپۆزیسیۆن بە هاوخەمی لەگەڵ ئەو لایەنانی کە بەشدارن لە پرۆسەی حکومڕانی بە هەردوو لایەن بە هەماهەنگی و تەواوکاری هەردوو لایەن پرۆسەکە دەچێتە پێشەوە و قەیرانەکان چارەسەر دەبن. بەڵام لە بەرامبەریشدا هەمان ئەو هاوخەمی و دڵسۆزی و پرۆژە و پێشنیازی یاسایی و داکۆچیکردن لە مافو داخوازەکانی خەڵک کە لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە دەبیندرێت ئەبێت دەسەڵاتیش ئەو دیاردەیە قبول بکە و بە هاوخەمی و دڵسۆزی بزانێ بەرامبەر خەڵکەکەی نەک بە گرفت نەک بە کارێکی دژ و بە دوژمنکارانە سیر بکە لە بەردەم پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا. لە تەواوی وڵاتە پێشکەوتوەکان حیزبەکانی بەشدار لە حکوومەت بۆ بینینی کەم و کوڕیەکان و کێشەکان سوودی زۆر لە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن وەردەگرن وەکو ئاوێنەی خۆیان سەیریان دەکەن. بۆیە ڕۆژ بە ڕۆژ ئەو وڵاتانە لە پێشکەوتنی زیاتردانا. بەڵام بە پێچاوانەوە لە کوردستان تا ئێستا دەسەڵات ئۆپۆزیسیۆن بە دوژمنی خۆی دەزانێت و پرۆژەکانی قبول نییە. بۆیە ئەگەر کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەیەوێت سەرکەوتوو بێت دەبێت هەماهەنگی باش لەگەڵ ئۆپۆزیسیۆن دروست بکات و پرۆژەکانی بە هەند وەربگرێت. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.